كل نفس ذائقة الموت وإنما توفون أجوركم يوم القيامة فمن زحزح عن النار وأدخل الجنة فقد فاز. بێگومان خۆشەویستان هەموو نەفەرێک لە ئێمە مردنی بەسەرا دێت. مردن تووشی هەمومان دەبێت. خی پەروەردگار لە قورئانی پیرۆزان مردن بە موسیبەت ناو دەبات فأصابتكم مصيبة الموت. ئەو کەسەی لە دنیادا خوای لە خۆی ڕازی کردبێ و هەوڵی دابێ بەویستی خوا خۆی لە جەهەنەم بپارێزێ ئینشاڵڵا خوای پەروەردگار ڕزگاری دەکات و سەرکەوتوو و سەربەرز و سەرفرازە. بۆیە خۆشەویستان إمام حسن بصير رحمة إخواني بكاتي وآياتي دخلنايا وأخوة قرد فرمية فلا تغرنكم الحياة الدنيا ولا يغرنكم بالله الغرور. بعد دنيا مغرور تأنك زي فرمون من قال ذلك قاله من خلقها وهو أعلم به. أخوة قرد دروسكري بونورة ودروسكري أرض وآسمانة دروسكري أم دنيايا لا فرمي دنيا با مغرور تأنك باسرت عن لين الشيبانية با قمرات تأنك دنیا چەند ڕۆژێکە و ئینسان تیادا دەژی و کۆتایی بە ژیانەکەی دێت. جا ئینشاڵڵا ئەوەی کە گرنگە بەویستی خوا ئێمە ئاگامان لێ بێ لە دنیادا هەوڵ بدەین خوا لە خۆمان ڕازی بکەین. خۆشەویستان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ کاتی ئینسانی ئیماندار کاتی مردنی هات لە بەهەشتەوە کفنی بۆ دەهێنن کفنی سپی بۆن خۆش ئەو ڕۆحەی تێدەکەن ئەو ڕۆحە دەڕوات بۆ ڕەزامەندی خوا بۆ سەروی ئاسمانەکان بەلای خوای پەروەردگار کە خوایەکی گەورە بەدەسەڵاتە. جا خۆشەویستان با ئینشاڵڵا لەو کەسانە بین لە دوای مردنمان ڕۆحەکەمان بچێتە خزمەتی خوای پەروەردگار و ناومان لە عیلیین کە پلەیەکی بەرزە لە بەهەشتا بنووسرێت. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ هەر موسڵمانێک بمرێ لە حەدیث صحیح هاتووە دوو حەدیثە هەر موسڵمانێک بمرێ چوار کەس شایەتی باشی بۆ بدات یا سێ کەس شایەتی باشی بۆ بدات سێ کەس یا چوار کەس خوای پەروەردگار لە گوناحەکانی خۆش دەکات. بەخوا ئێمەش هەموومان شایەتی بۆ دەین. مامۆستا هۆشیار پیاوێکی بەڕێز بانگەوازی بۆ ئەوە دەکرد کە خوای ئەرض و ئاسمان بەتەنها بپەرسترێت. بانگەوازی بۆ یەکەوان پەرستیەکە خوا بە تاک بەتەنها بناسبێت. بانگەوازی بۆ ئەوە دەکرد خەڵکی لەسەر سونەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەو مزگەی خۆشە بە ئێمە دەدا ئێمەش وەڵڵا شایەتی باشی بۆ دەین. ئەلحەمدولیلا دوو نەفەر و سێ نەفەر و چوار نەفەرش نین وەڵڵا شایەتی بۆ دەین. بانگەوازی بۆ دەکرد خەڵکی شەریک بۆ خوا بڕیان نەدا و قەبر نەپەرستێ داروبەر نەپەرستێ بەس تەنها خوا بپەرستێ شوێنی سونەتەکانی پێغەمبەری خوا بکەوێ صلی الله علیه وسلم. لەناو قەبردا نەبی ئینشاڵڵا کە خوای پەروەردگار ڕەزامەندی خۆی پێدەبەخشێت. چونکە یەکێک پیاوچاکان دەفەرمێ برادەرێکم مرد زۆر بێتاقەتم هات بۆ لای باوکم کە باوکم عالمێ گەورە بوو زۆر بێتاقەت بوو خەمبار بوو وتی بۆ بێتاقەتی وتم وەڵا برایەکم مردووە برایەکی خۆشەویستم فەرمی لەسەر سونەت مردووە وتم بەڵێ فەرمی خەفەتی لێ مەخۆ لێ مەترسە ئینشاڵڵا مادەم لەسەر سونەت مردووە لێ مەترسە ئینشاڵڵا. جا خۆشەویستان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ من قتله بطنه لم يعذب في قبره ئەو کەسەی سکی بکوژێ نەخۆشی ناوسک بکوژێ و حەدیثیشمانەیە باسی کورچیلە دەکات ئینشاڵڵا عەزابی قەبری لەسەر نییە و خوای گەورە بە شەهیدی قبوڵکە چونکە بەڕاستی بەهۆی نەخۆشی ناوسکە ڕۆشتووە بەهۆی کورچیلەوە ڕۆشتووە ومێتمانەیە خوای گەورە بە شەهیدی بتبێتەوە ئینشاڵڵا بۆ لای خۆی. جا خۆشەویستان مسلمانان با ئینشاڵڵا ئێمەش کاتێک کە دەمرین خەڵکی شایەتی باشمان بدات. ئەم پیاوە بەڕاستی پیاوێکی بەڕێز بوو الحەمدولیلا بانگەوازی کردووە بۆ ڕێگایەکی حەق و ڕاست و ئینشاڵڵا بەروبوومەکەی لەناو قەبرەکەدا دەبینێت. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ ئینسانی ئیماندار لەناو قەبردا لەناو باخێک و حەدیقەیەکی سەوز و جواندایە. ئینسانی ئیماندار ناو قەبرا بۆ خۆی ئیسلاح دەکات قەبرەکەی حەتا چاوی بڕکا فراوان دەبێتەوە و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ قەبرەکەی وەکو مانگی چواردە چەندێک جوانە ئەو قەبرەی ئاوا بۆ ڕووناک دەبێتەوە. جا ئێمەش بەخوا هەموومان گومانی باشی لێ دەبین داوا ئەکەین لە خوای گەورە کە ئینشاڵڵا لەو کەسانەی بگێڕێ کە بە شەهیدی ڕۆشتی بێتن خوای گەورە لە گوناحەکانی خۆش بێ. جا خۆشەویستان ئێوەش لە دنیادا هەوڵ بدەن خوا بناسن بانگەوازی خەڵکی بکەن بۆ ڕێگای خوا. ومن أحسن قولا ممن دعا إلى الله وعمل صالحا وقال إنني من المسلمين. خوای گەورە دەفەرمێ کێ هەیە قسەی لەو کەسە باشتر بێ
هیچ کەسێک نییە قسەی لەو کەسە باشتر بێ کە بانگەوازی خەڵکی دەکا بۆ لای خوا ئەم پیاوە بەڕێزەیش ئەم مامۆستا بەڕێزە وەڵا بانگەوازی خەڵکی دەکرد بۆ لای خوا خەڵکی خوا لەگەڵ ئەو هەموو نەخۆشیەدا بەقەد دەیەها و سەدەها پیاوی لەش ساغ خزمەتی دینەتی خوای دەکات بە ئێمەش لەخوا بترسین بانگەوازی خەڵکی بکەین بۆ ڕێگای خوا بۆی خەڵکی خوا بناسێ بە تاکو تەنها ئەوەی خوا نەناسێ ناو قەبرا بەدبەختە بێت چونکە سوێن بەخوا پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم هەموو ئینسانێک کە دەمرێت ئەم هەموو مردووکە تۆ دەبینی ئەم قەبرستانەدا ئەم قەبرستانە کە دەبان و ئاوا تەماشا دەکەی دەسەرەوە خامۆش بێدەنگ بەخوا لە ناوەوە نییە یا نیعمەتی خوایە عەزابی خوایە یا بەختەوەریە یا بەدبەختیە یا بەهەشتە یا جەهەنەمە جا خۆشەویستان با ئینشاڵڵا لەو کەسانە بین لە دوای مردنمان ناو قەبرەکەمانە دەرگای بەهەشتمان بۆ بکرێتەوە با لەو کەسانە بین ئینشاڵڵا کە خوای گەورە لە کاتی سەرە مەرگمانە مسیێنی بەهەشتمان پێدا یا ئەیەتوها النەفس المطمئنە ئەی ئەو نەفسەی خوای گەورە دەفەرمێ لە کاتی مردنا بە ڕێگای مەلایکەانەوە پێیان دەوترێ ئەی ئەو نەفسەی کە لە دونیادا دڵت ئارام بوو بە خواناسی خواپەرستی دڵت ئارام بوو بەوەی کە ئینشاڵڵا تۆ لە خوا بترسی ئەمش بەخوا ئینشاڵڵا ئەو بێتمانێت ئەو کەسانە بێ وەشاب نەشأ فی عیبادەتی ڕەبی گەنجێک لە گەنجێتی و لە منداڵیەوە خەریکی خواپەرستی و عیبادەت بێ ئینشاڵڵا لە ڕۆژی قیامەتا لەژێر سێبەری عەرشی ئەڵڵا گیانات ومێتمانێ ئینشاڵڵا پیاوە بەڕێزیش لەو کەسانە بێ و ئێمەش خوا ڕەحمە لێ بکات لەسەر ئەو ڕێبازە پیرۆزە بمرین کە تەنها ڕێبازێکە خوا پێڕازی لەسەر سونەت بشین و بمرین من مات على الإسلام والسنة فله بشير بكل خير إمام عوني كري عبد الله رحمتي خوالي بتفرميه هر كسيك لسر إسلام والسنة بمريت همو إن شاء الله مسجين يخوشي بيت لنا وقبل كيدا لقيامتها بوي إن شاء الله خوش إستان أمبيا وبرزيش رحمتي خوالي بيت وصيتي كردوها وصيتي كردوها كتعذيب ودانا بوي هيج كسيك لينك خواي قول الراسينية تعذيب ودانا بيت أو تعذيك خلقك شرعيني حرامنا دروسنا شرعية هيج كسي لومينك خوالي راسي بي أو دايو السنة كان سندوكاتوا إن شاء الله لروش القيامة لقل أهل السنة حشتكتين لقل في غمران والشهيدان وفيها وشاكاكا لقل سلفي صالحة إن شاء الله حشتك ريا شو كده يبيت خلقي لدواي مردنشي بوهي أو قناح بارنا بيت چونکە ئەو وەسیەتی برایش دێنم سەر خۆشی لە کەس و کارەکەی بکەن هەر لەسەر قەبرستان و پێویست ناکەم ئەگەر ئەو لەی لە هیچ کەسێ ناکەن لە پیاوە بەڕێزان خۆی گەورە سەبری خەمیان بدا ئینشاڵڵا ئێوەش بەئیزنی خوا هەمووتان وەسیەتکەن کە لە دوای مردنمان تەعزیەمان بۆ دانەن خەڵکی بەهۆی ئێمەوە ناڕەحەت نەبێ خەڵکی بەهۆی ئێمە تووشی گوناه و تاوان نەبێت ئەو وەسیەتی ئەم پیاوە بەڕێزە خۆشەویستەی ڕەحمەتی خوای دەبێت وصيتي همشمانا تعذيب ام جوريك امره هي الاسلام دانيه وحرام ناشريه امش ناوي لدواي مردني خلقيتو شي حرام وغناه وتاوان بي وصيتي خويتي بويا اخواتي زاكيت ام داتو عشان ابو خبرسان مندوبونا يلاقبونا ان شاء الله باقر بعداشي خيت عند داتوا فرام تعذيب